و ئەو نەخۆشیە لە ڕێگەی سێوە تەحویل دەکرێت لۆیەکە وریا بن سەیری ناکۆڵانان شتێکی زۆر خراپە. بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان، میهرەبانی ئیشە جوانەکان ئیشە گەورەکان بە پارێکی ڕەمزی دەکاتن. ئەو کەیسەی دەبینن گەنجەکە ئەگەر ئەها تەمەشاکەین دوو چیسی گەورەی هەیە لە ناو جەرجی، ئەوە چیسەک ئەوەش چیسەک لە ناو جەرجیتی زۆر گەورەیە. تەمەشاکە ئەو دوو چیسەیە ئێستا کە بە جیهازی محاولە دەکەین لێ دەربینین. لێکانە زۆر بۆ وازحی دیار ئەوە جەرجیتی، ئەوە هەموو جەرجیتی، ئەو دوو چیسە ئەوە کرمەکەی وەکو پێدرا هایداتی سست، ئەو کرمەیە هێلانەی لە ناو جەرجی دانایە هیچی ئەو کوڕە گەنجەی. ئێستا کە دێن عملیاتە چلۆ دەکەین. ئێستا پاش نێژی مەغریبەیە، ئەلحەمدولیلا نێژی مەغریبەمان بە جەماعەت کرد بەیەکەوە. لەناو ساڵی عملیات ئەمە شوێنی نێشکردنمان هەیە، گوتم نێژەکە عیشایش بکە. ئێستا کە دوعای خێری لێ بکەن دەچین ئەو دوو چیسەیەکە لە ناو جەرجی کاکە عومەری هەیە بە جیاز محاولە دەکەین لێ دەربینین. کاکە عومەر چ دیت لە میهرەبانی؟ الحەمدلله ڕازگۆیی دەستپاکی زۆر شتی دی. ماشەڵڵای دەوێت ینی فەرقێکی یەکجار زۆری هەیە لەگە جێکانی دیکە، بەراورد ناکرێ بە جێکانی دیکە. ماشەڵڵای دەویست لە ڕووی نرخەوە زۆر نزم. ماشەڵڵا تا دێە ژۆرێ خزمەت دەکەن، هەتا دەچێت دەرێ شەر خزمەتت دەکەن. لە یەکەم جارمە عملیات دەکەم، بەڵام ترسێکی هیچم نییە، هیچ ترسەکەم نییە. چوەی کرد کە نەترسی؟ وڵی تەمینی ئەمینم لێتان ئینشاءڵڵا. خۆشەویستان لەبیرتان نەچی دوعای خێر بکەن لە بۆ ئەو گەنجەی ئەوە هایداتی سست لە ناو جگەری هێلانەی دادەنێ، دەچین هێلانەکەی تێک دەدەین و جەرجی کاکە عومەری خاوێن دەکەینەوە و ئەو نەخۆشیە لە ڕێگەی سێوە تەحویل دەکرێت لۆیەکە وریا بن سەیری ناکۆڵانان شتێکی زۆر خراپە، تووشی دەیان نەخۆشی دەبی خاڵک لۆیەکە چەند دوورکەونەوە لە سەی ئەوەن دوێنە پارێزراوتر دەبن کەوا تووشی ئەو نەخۆشانە نەبن لە ڕێگەی سێوە نەقڵ دەکرێتن. هایداتی سستێکە لەو نەخۆشانەی کە زۆر خەتەرە چونکە جەرجی مرۆڤی وێران دەکاتن. خۆشەویستان دیتان نیوەی جەرجی خواردیە، یعنی هێلانەی دانە نیوەی جەرجی بردیە بە پشتوانی خی گەورە. ئێستا کۆتای پێدێنین و ماڵی ئەو هایداتی سستەی لە ناو جەرجی کاکە عومەری تێک دەدەین و دەریدەینین. خۆشەویستان ئەوە جەرگەکەیتی، ئەوە لای چەپەیتی، ئەوە چیسەکەیە، ئەوە چیسەکی گەورەیە. تەمەشاکە ئەوە کرمی جگەری هەیە، ئەوە کرمی جگەری. ئێستا ئەو خانەی دەڕوخێنین، ئەوە لای ڕاستەی جەرجیتی. لە لای ڕاستەی جەرجی تەمەشاکە ئەلێرکانەش لەو منتیقەیەش هەیتی، بەس ئەلێرکانە قوڵە. ئەوە مەعیدەیە، ئەوە مەعیدەیە، ئەوە خانیەکەی چیسەکەیە. تەمەشا چیسەکە چەند گەورەیە تەسەووری بکەن. ئەوە جەرجیتی، ئەوە لە لای بنەوە، یعنی ئەو منتیقەی جەرجی هەموو داگیر کردی. ئەو دەبی ئەو غرفەیە تێک بدەیت. ئێستاکە بە طریقەی علمی بە پشتوانی خی گەورە ئیشەکی جوانی لۆ دەکەین. تەمام. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خدای گەورە میهرەبان. من نەخۆش عومەر عەبدوڕەحمان هاتمە نەخۆشخانەی میهرەبانی بۆ چارەسەرکردنی گرەیەکم هەبوو لەسەر جگەرم. دوو گری گەورەم هەبوو. دکتۆر دلێر هاتمە ئێرانە. سەرەتا دکتۆر دلێر گوتی ئەگەری تەقاندنی هەیە دەبێ بە زووترین کات عملیاتی لە بۆ بکەم. تەماشای فاسەکانی کرد، یەکسەر موعیدی ڕۆژی دواتری دامێ. لە بۆ ڕۆژی دواتری عملیاتەکەی لە بۆ کردم. ماشەڵڵا ئینشاءڵڵا عملیاتێکی نەجاح دەرچووە. گوتی عملیاتێکی زۆر جوانم لە بۆ کردووی، دەستخۆشیشی زۆریان لێ دەکەم ڕاستی بەعام، هەم لە ستاف هەم لە نەخۆشخانە بەعام بەگشتی خزمەتێکی زۆر باشیان کردم. یعنی لەوەتی لە یەکەم ڕۆژ هاتوومە هاوکارن هەتا ئەو ڕۆکە کەم تەرخەمیان نەکردووە بە هیچ شێوەیەک، هەم لە ستاف لە کارمەندان لە دکتۆران دەستخۆشیەکی زۆریان لێ یەکەم. ڕاستی نەخۆشخانەیەکی زۆر پێشکەوتووە و دەستخۆشیشی زۆر لە خێرخوازانەکەم کە هەوڵی دروستکردنی ئەم خەستخانەیان داوە. بەڕاستیەکە خێرخواز نەبووایە نەدەتوانرا ئەم خەستخانەیەوە خزمەت بە چینی هەژار و فەقیران بکات. دەستی هەموو لایەک خۆش بێت، مۆفەق و سەرکەوتوو بن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.